سەرباری نزیکبوونەوەی ڕۆژی هەڵبژاردنی سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان لە تورکیا لەگەڵ شاردنەوەی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی تورکیا بە کۆمەڵێک هەڵمەتی سەربازی و دەستگیرکردن و پڕکردنی زیندانەکان لە خەڵکی ناڕازی و داخستنی چەندین ڕۆژنامە و میدیا دوجار هەڵمەتەکانی هەڵبژاردن قەیرانەکانی ئەو وڵاتی ڕوونتر کردەوە. لە هەندێک وڵاتی گەورەی دنیادا کاندیدەکان چیهی سەرۆکایەتی کۆمار و وەزیران و یاخودی پەرلەمان بن ئەگەر هێزیان لە دەروی سنوورەکانی خۆیان هەبێت بەڵێن بە هاونیشتیمانەکانیان دەدەن کە هێزەکانیان بیژەڕنەوە. بەڵام لە سایکۆلۆژیەتی دەوڵەتی تورک و تاکی تورکدا تەواو ئەمە بە پێچەوانەوەیە. بۆ واتایی ئەوان لەبەروی مێژوویەکی 500 ساڵەی فراوانخوازی و داگیرکەریان هەبووە، ئێستاش بۆ مێژووە ئەژین. پارتی داد و گەشەپێدان ئەکەپە و تەفگەری نەتەوە پەروەەر مەهەپا لە قەواری کۆماریەکان و پارتی گەری کۆماری جەهەپە و ئی پارتی و سەعادەت لە قەواری میلەتدا و پارتی دیموکراتی گەلان هەدەپا بەجیا دابەزیوە و 6 کاندیدیش خۆیان هەڵبژاردووە بۆ سەرۆکایەتی وڵاتەکە. ئەم ئۆپۆزیسیۆنە بە شێوەیەکی بنەڕەتی نوێ کراوەتەوە و چالاک کراوە. کاندیدە سەرەکیەکان کە یەکێکیان لە زینداندایە، بەڵام ئەوانی دیکە محەڕم ئینجا کە کاندیدی جەهەپەیە و مەراڵ ئەکسەنەر کاندیدی ڕاستەوی ناوەنگیرە کە پارتێکی تازە دروست بوون بە ناوی ئی پارتیەوە کە هەڵمەتێکی هەڵبژاردننی سەرکەوتوو بەڕێوە دەبن کەواتە لەبەر ئەوەیە کە سەختە بۆ سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دەنگی تەواوەتی زیادە بهێنێت بەهۆی ئەو نمایشە سەرسوڕهێنرانی ئۆپۆزیسیۆنەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوودا. دەمیرتاش لە زیندانەوە خۆی بۆ سەرۆکایەتی وڵاتەکە هەڵبژاردووە و ڕکابەرایەتی ئەردۆغان دەکات. لە زیندانی ئەدەرنا لە پەیامێکدا دەڵێت دەسەڵاتداران بۆ ئەوەی هەڵبژاردن ببنەوە من بە بەندکراوی دەهێڵنەوە و فشار دەخەنە سەر هەموو دادگاکان بۆ ئەوەی ئازاد نەکرێم. حەدین دەمیرتاش لە بەرامبەر ئەردۆغاندا شانسەکانی کەمترن، لەگەڵ ئەوەشدا ئومێدێکی زۆر هەیە کە ئەوکو ئەوەی لە میدیاکانی تورکیادا و لە ڕۆژنامەکانی تورکیادا دەیخوێنینەوە کە زۆری ژمارەی کاندیدەکان ببێتە هۆکار بۆ ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار بکەوێتە خولی دووەمەوە. لە خولی یەکەمدا هیچ شتێک لە کاندیدەکان نەتوانن لە 150 بەدەست بێنن. هێزەکانی دیکەش ڕکابەری ئاکەپە و ئەردۆغانن بێجگە لە تەفگەری نەتەوەپەرستی تورکیا مەهەپا. ئەو ئەستێرەیەکی نوێ لە سیاسەتی تورکیادا بە شێوەیەکی بەرچاو پەیوەندی دەکات بە جەماوەرەوە و خەڵکیش هاوپەیوەندن پێوە بەهۆی خاچیبوونیەوە. ئەو باگایەوە ئەوە دەکات و پاشەکشە ناکات. سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری لەم چەند ساڵی دواییدا لە تورکیا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەم هەڵبژاردنە؟ بەشێکی هەرە زۆر لە خەڵکە ئەلمانیەکانی تورکیا کە پێشتر زۆر دڵگەرم بوون بە ئاکەپە و پیانوا بوو کە بەهۆی ئەو بارودۆخە ئابووریەوە کە ئاکەپە پێشتر خۆقاندەبووی ئەم پارتە دەتوانێت ژیانی خەڵک بەرەو باشتر ببات. بەڵام ئێستاکە کە دەبینن ئەو هەموو ڕۆژنامەیە داخرا ئەو هەموو دەستگایە سەرکوت کرا بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە ئۆپۆزیسیۆن و بە دەستگا کوردیەکانەوە هەیە. ئەمە کاریگەریی زۆر زۆری لە ناو جەماوەری باکووری کوردستاندا بە شێوەیەکی تایبەتی دروست کردووە بەهۆی پەیوەندیەکانەوە. من ئاگادارم کە چەندین کەس نزیک لەو دۆستانێ من پێشتر دەنگدەری ئاکەپە بوون بڕیاریان داوە کە ئەمجارە دەنگ بە ئەردۆغان و ئاکەپە نەدەن. بەڵام ئایا لەشکرکێشی تورکیا بۆ عەفرین و چوونە ناو منبەج و دەنگۆی هێرشکنە سەر قەندیل و هەڕەشەکردن لە کوردانی سووریا و بەشداریکردنی 30,000 ئاوارەی سووری لە دەنگداندا دەبێتە کارتە براوەکانی ئەردۆغان و پارتەکەی؟ بابەتی دەست درێژیکردن و ناردنی هێز بۆ دەروی سنوورەکان یەکێکە لەو بابەتانەی کە بە تایبەتی ئەکەپە دەیەوێت بیقۆزێتەوە. داگیرکردنی عەفرین بۆ نمونە، ناردنی هێز بۆ هەندێک ناوچەی هەرێمی کوردستان و هەڕەشەکردن لە یۆناان و لەمانە ئەمانە سایکۆلۆژێتی تورک ئەمەی پێخۆشە. هەواداران و پشتیوانانی لەسەر ڕکابەرەکان لە نێوان ئومێدی گۆڕانکاری و تێپەڕاندنی قەیرانەکان و هێشتنەوەی دۆخەکە وەکو خۆی پشتیوانی سەرکردە و لیستەکانیان دەکەن. بەڵام ئایا ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری ڕاستەقینە لە تورکیادا دروست دەکات؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.